لە خولی پلەیەکی کوردستان هەڵەبجە میوانداری ڕزگاری کرد تاکە چارەسەری شکستەکانی هەڵەبجە بردنەوەیە و ڕزگاریش دەیەوێت لە پێشەوەی ڕیزبەندی خولەکە بمێنێتەوە بۆیە ئەم یاریە تاقیکردنەوەیەکی قورسە لە بەردەمە دویانە. تایمی یەکەم یاری دەستی پێکردووە ئاستی یاریەکە تا ڕادەیەک مامناوەند بوو. یاریزانەکانی هەردوویانە چەنەلێکی گۆڵکردنیان لەدەستدا تا لە خولەکی چلووسێ و لە ڕێگەی لێدانێکی سوچەوە یاریزانێکی هەڵەبجە بەهاڵە گۆڵێکی لە خۆیان کردو بەوەنجامە ژیارێکە بە گۆڵێک و پێشکەوتنی ڕزگاری کۆتاییات. تایمی دووەمی یاریەکە دەستی پێکردو هەڵەبجە لە سەرەتادا گەڕایەوە ناو یاریگا و توانی لە خولەکی چلوێشت و لە ڕێگەی یاریزانە ڤاڵ ئەحمەد گۆڵی یەکسان بکاتەوە. پاشان یاریەکە بەهێزی بەخۆ بینی وەردوویانە زیاتر سوودیان لە هێرشی هەڵگەڕاوە دەبینی. زۆربەی هێرشەکان هێردوو لە هەشبەیەکان بوون. کۆتایی یاریەکەش بە یەکسان بوون و گۆڵێک بۆ وەردوویانە کۆتایی پێات. هەڵەبجە ڕاستە ینی تەسەورەکەم لە پلەکانی خوارەوەیە بەڵام تیپێ باشن. ئێمەش ئەوەنە ڕێگامان بڕیە بەڕاستی بۆ سێ خاڵی یاریەکە هاتبووین. دەستخۆشی لە هەموو یاریزانەکەم بەڕاستی ماندوو بوون. جهدێکی زۆرمان کرد بۆی بتوانین سێ خاڵ یاریەکە بەدەست بێنی بۆ بیگەڕێنەوە شای ڕزگاری خۆشەوی دڵی و هەموو هاندەرە خۆشکەین بەڵام داوای لە بردنیان لێگەی نەمانتوانی خاڵێکش لە هیچ باشترە تەسەورەکەم. ئێمە توان بڵام ئاسمان زۆر باش بوو. ینی ئێمە لە ساحەی خۆمانەوە چی لە دەرەوە وەکو یاریکردن زۆر باش یاریەکەم بەڵام بەداخەوە ئێمە لە هێڵی پێشەوە زۆر زعیفین. ئەمەش دەلالەت لەوەکە چەند یاریزانێکی لاومان هەیە تەجروبەی پلەیەکیان نییە. ئینشەڵا بتوانین لە جەولەی دووەمە بتوانین گۆڕانکاری لە یاریزانەکانە بکەین و چەند یاریزانی ئیزافەکەین بۆ یانی وەرشی هەڵەبجە و بتوانین ئینشەڵا ئەمساڵ هەرچۆنێ بێ بمێنینەوە. سەرۆکی یانی هەڵەبجە دەربارەی و قەیرانانەی بەرۆکی یانەکەی گرتووە دەڵێت هەمووان خۆیان لە بەدەمەوە چوون یانی هەڵەبجە بێدەنگ کردووە و یانەکە لە بەردەم کێشەیەکی قوڵی داراییدایە و ناتوان بەو شێوەیە بەردەوام بن. ئەو قەیرانە قوڵە دارایی کە تا ئێستا نە حکومەت نە حیزب نە سەرمایەدارانی ئەم شارە هەمویان خۆیان بێدەنگ کردووە لە ئاستی ئەم یانەیە بەداخەوە ینی کە ئەبوو یانەیەک لە ناو پارێزگایەکە کە نوێنەرایەتی پارێزگایەکە کە بۆ شێوازە مامەڵی لەگەڵا بکرێ جێگەی داخە ئەگەر ئێمە دڵنیاتانەکەین ئەگەر بۆ شێوازێ هاوکاری نەکرین و بەدەمیانەکەمانێنن بۆ خۆناغی دووەمی خولی پلەی کوردستان بە ئەگەرێکی زۆرەوە دەست لە کارە بکێشێتەوە ینی دەست لە یانی دەست لە کارکێشانەی خۆمان ڕاگەێنین لە خولی پلەیەکی کوردستان. هەڵەبجە لە خولی پلەیەکی کوردستان تەنیا 5 خاڵی هەیە و ڕزگاریش بەو یەکسان بوونە کۆی خاڵەکانی گەیاندا 13. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.